ململانەی نێوان دیوانەکانی وەقفی سونی و شیعی لەسەر خاوەندارەتی چەند شوێنێکی ئاینی لە شاری مووسڵی ناوەندی پارێزگای نینەوە سەری هەڵداوەتەوە. دیوانی وەقفی شیعی داوا دەکات خاوەندارەتی دەیان شوێنی ئاینی و مڵکەکانی سەر بە وەقفی سونی لە مووسڵ بکرێن بە ناوی دیوانی وەقفی شیعیەوە، تەنیا بە پاساوی ئەوەی کە ئەو شوێنانە ناوی ئەندامانی بنەماڵی پێغەمبەریان هەڵگرتووە و زۆرینەیان مەزارگەی ئەندامانی خێزانی ئیمامی عەلی و کچ و کوڕەکانێتی. 17 مەزارگە و مڵکەکانی مزگەوتەکانی نەبی یونس و مووسڵی گەورە و گۆڕەپان یەکێک لە گرتوخانەکان کە سەرجەمیان سەر بە دیوانی وەقفی سونین لەو شوێنانن کە وەقفی شیعی هەوڵ دەدات بیان کات بە ناوی خۆیەوە. دیوانی وەقفی سونی لە نینەوە دەڵێت لە ساڵی ڕابردوودا دیوانی وەقفی شیعی هەوڵی داوە دەست بگرێت بەسەر 17 شوێنی ئاینی لە ناوچەی کۆنی مووسڵ. لە ئەمیانی ئەم ساڵیشدا دیوانی وەقفی شیعی نووسراوێکی ئاڕاستەی دیوانی وەقفی سونی لە نینەوە کردووە و تێدا داوای لێ دەکات دەستبەرداری بەڕێوەبردنی ئەو شوێنانە ببێت. ئەبوو بەکر کەنعان بەڕێوەبەری دیوانی وەقفی سونی لە نینەوە بە ئاژانسی ئەنادۆڵی ڕاگەیاندووە. دیوانی وەقفی شیعی سەرپێچی بڕیارە فەرمیەکانی کردووە سەبارەت بە شوێنە ئاینەکان لە مووسڵ. لەوانە بڕیاری ئەنجومەنی پارێزگای نینەوە بۆ ڕاگررتنی سەرجەم ڕێکارەکانی بەناوکردنی مڵکەکان لە نێوان هەردوو دیوانی وەقفی شیعی و دیوانی وەقفی سونی. تا ئەو کاتەی بڕیارێک لەو بارەیەوە لەلایەن سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانەوە دەردەکرێت. بەڕێوەبەری دیوانی وەقفی سونی لە نینەوە داوای لە حکومەتی فیدراڵ کرد بێتە سەرهێڵ و ڕێگەنەدا دیوانی وەقفی شیعی دەست بگرێت بەسەر مڵکەکانی دیوانی وەقفی سونی لە مووسڵ. چەند ڕۆژێک لەمەوە بەرلقی بەڕێوەبەرایەتی تۆمارکردنی خانوبەری عێراق لە نینەوە ڕایگەیاند. بەڕێوەبەرایەتەکەیان ڕەتی کردوێتەوە مڵکی هیچ شوێنێکی ئاینی لە مووسڵ بکات بە ناوی دیوانی وەقفی شیعیەوە. هاوکات دیوانی وەقفی سونی ڕەتی دەکاتەوە دەستبەرداری هیچ مڵکێکی ببێت لە مووسڵ. لای خۆشیەوە دیوانی وەقفی شیعی لە ڕاگەندراوێکدا ڕەتی کردەوە کە هەوڵیدا بێت دەست بگرێت بەسەر مڵکەکاندا لە نینەوە و ئەو دەنگۆیانە با مزایدەی سیاسی و پرۆپاگەندەی هەندێک لایەنی سیاسی و ڕاگەیاندنەکان ناو دەبات. شارەزایان پێیان وایە کە ململانەکانی نێوان دیوانەکانی وەقفی سونی و شیعی لە سەر شوێنە ئاینەکان لە مووسڵ مەترسی دووبارە سەرهەڵدانەوەی تونند و تیژی تایفی لە عێراق دروست دەکات. ناکۆکیەکان لە سەر شوێنە ئاینەکان لە عێراق بە تایبەتی لە مووسڵ لە دوای ساڵی 2023 سەری هەڵدا کاتێک وەزارەتی ئەوقاف کە کاروباری سەرجەم ئاین و مەزهەبەکانی بەڕێوە دەبرد هەڵوەشێنرایەوە و لەبری ئەو دیوانەکانی وەقفی شیعی و سونی لەگەڵ وەقفی ئاینەکانی دیکە دامەزرێنران.